من كناوم تايل علي عبد الرحيم خلكي سراوم لكاتك ولا حفتاونو يتداجي يجينا مجمع من هوايات مشتي كون وكوكرنو يشتي كون وامانه وانا يتر والحاصل البته لزماني بعسا مو كزني تواني وامشتانا كوكاتو چونكه مشتانا ممنوع بو ام سلاح وملاح وشتي مزو شتي اسوار ومثلا امشتانا ممنوع بو لبر او نمتواني هل صاوم بكوكرنوي باكتو باريسكو خنجر وامشتاني كممنوع نبون لحزبي بعصا لدواي اوي كيمياء باران وامانه نويكو ادر حكمتي بعزنما وبحكمتي خمان امانه دسم كربا كوكرنوي سلاح وخنجر وام مسو امشتاني ادر اماني كتصويري انا كيدواي شلون مني عرزي كم شلون كم راسي زيقتي زور زيقته امشتاني ك من هما بيسي بشونێکی گەورەی ئەکرد کە شتەکە ڕوون بواە و ئاشکرا بواە لای خەڵکو جوان تەماشەی کردایسەی جایتر دەستم کرد بە کۆکردنەوەی چدا لە پەسا کۆمەکردەوە والحاصل شوێنم نەبوو کە شوێنم نەبوو ئەم خانۆم وەگر بە کرێ لەم خانووە تیامادا ناوە وتر ڕازاندومەتۆ و بەڵام شتم زۆرە من شتەکە شوێنم نییە عەرزی کەم ترسیان بەڕازێ وتم لەوانەیە ڕۆژێ لە ڕۆژان حکوومەتی خۆشمان با بە سەریا ئاشاییسی ئەمنی ئاشای بڵێ ئەمە موسیلاح و ئەم شتاتە لەکوێ بۆ بەڵام کە ئیجازەکەمە هێمانە کەس ناتوانێت هیچ چیە بڵێ چونکە منم بۆ تەماع نەم کردووە بە تایسەکە منی 1 دینار ئیستیفادەم لەم مۆزەخانە نەکردووە معاشیشم نییە دەوام کرد لە حکوومەت کە منحەیەکەم بۆ بوڕنۆ ئەمانە ئەبایە خۆی حکوومەت خۆی ئەم شوێنەی بڕازاندایەتەوە ئاوا دووسێ کارمەندی بووایە و شوێنێکی گەورەی بۆ دابین کردایە و پێشوازی لێ بکردایە و خەڵک تەماشەیەکەوە بە خۆشحاڵیەوە و خەڵک دەزی لەسەر سەر وەرەگری و حتانە مامۆسای زانکۆ ئەدیب نووسەر ئەیتر ئەنواع و ئەشکال لە بەغاوە لە مەسەلا لە کەرکووکۆ لە هەولێرەوە تێن تەماشەیەکەن کاتێک بووە محتاج بووم خەنجەرێکم بووە ئەم خەنجەرەکە وەرەکمەوەمە محتاج بووم بە ڕوبعێ ئەو کاتێ ڕبووە و خەنجەرە 100 دیناریان داگمێن نەمداگەر وتممە بە خواری هەڵیەگرم بۆ دوا ڕۆژێ بۆ ڕۆژێکی ئایمڕۆ ئەوەنە ئەم شتانە و ئەم کەلوپەلە کۆنانە خۆشەویست بووە لە وەڵڵاهی مامۆ گیان من نایەتە حساب من چوزانم تایسە نازانم بەزەوە زانم تەقریبی دەوری چنەوعی سیلاحم هەیە چنەوە سیلاح ئەڵبەت سیلاحی تازەی تیان نییە چونکە من سیلاحی تازە وەکو کەڵاشینکۆف و وەکو ئەم شتانە لەناو ئەم شتانی منان نییە چونکە من مۆزەخانە کە مۆتوو مۆزەخانە عیبارەت نییە لە شتی تازە ئیسا گوڵدانی وا هەیە مەسەلا ئیسا هاتووە سولاحێ و تاقم و شتی وا هاتووە پیاوان حەزاکە تەماشەی کە بەڵام من معجیبم بەم تاقمە مەسەلا ئەم تاقمە ئەمە مسە ئەم تاقمە مسە ئەو تاقمە ڕووکەشی زیوە تەلەفۆنی 42 هەیە 1942 کە یەکەم تەلەفۆن هاتکەوتە هەڵەبجە تەلەڤیزیۆنی زمانی پێش ئەحمەد حەسەن بەکر کە هاتووەتە عێراق پێش ئەحمەد حەسەن بەکر مەسەلا یعنی شتێک نییە کۆن نەمبێت بڵێم وەڵا خۆزگایە ئەو شتەم هەبوایە بەڵام مەعلەسەف شوێنەکەم ئەوە هەڵناگرێت چونکە ئەم شتانە پێویستی بە شوێنێکی بەتاڵەیە من چوومە ماڵی شاهانشای ئێران لە ئیمساڵ چووم تەماشەیەکەم هەر پارچەیەکی 2 مەتریان بۆ داناوە و 1 جامخانەیان بۆ داناوە یەک سیلاح لە یەک جامخانەی 3 مەتریایە من ئەوە زانێ ئەو هەموو سیلاح باوەڕم پێ بکە و سیلاحانەی کە من ئەمە بێژم لە ماڵی شاهانشا نەبووە مە ڕووکەشی مسە من چوزانم ئەمە تاریخی لەوەم باوکی خەزوونم تەمەنی 112 ساڵ وەفاتی کرد
12 ساڵ تقریبی دەوری 20 ساڵیشە تقریبی دەوری 28 ساڵیش وفاتی کرد و ئەمەینی ئەوە دەیەماگە تاریخی لەسەر وایە ئیسەری 200 ساڵ لەمە پێش بوو بەس تاریخی نییە خۆزگای هەموو شتێ وەکو چۆن ئەم پارە تاریخی لەسەر نووسان پارانە تاریخیان وا پێوەزانانی ئەمەینی ساڵی چەنەوە ئەوە ساڵی چەنە و ئەم قاغەزە ساڵی چەنەوە ئەمە ساڵی چەنەوە مەسەلا ئیسەم دەمانچە ئەمە پێڵێن گۆڵی ئەمە ئەگەر تاریخێکی وەسەرای وزانی نازانی تاریخ نازانی تاریخیان نییە لەسەر والله مامۆ گیانلارەکە مەسەلا لە سلێمانی لەولا چوم شتێکی ماجی بووە لە مەیانێکە لە شوێنێکە ئەم مسانە ئەمانە ئەم پشتانە ئەمایسە مەسەلا تەماشێم ئەوە تەماشێوەکە تەماشێ ئەمانەکە ئەمە تا تەماشەم کڕۆیتر سەدومە تاریخیان لەسەر یەکێکیان کوورەیەکە ئەوە لە کابراایەکەم کریبە 25,000 تقریبی دەوری ئەگەڕێتەوە بۆ 270 ساڵ لەمەوە پێش دروست کراوە ئەوە تاریخی هەیە بەسەلا ئەمە ئینی قاپی کابراایەک بووە لە بەغا ئەمە ئینی 300 ساڵ لەمەوە پێش دراوە لە قاپیەکەی وە قاپیەکەیەوە بووە من دوای خۆم هیچ کەس هەر سەروەت و سامانێکی جایاڵاوە ناتۆ سەری لێبات و بزانێ دوای خۆی چی وەسەر هاتووە ماڵەکەی چی وەسەر هاتووە دارم کوڕەکانم و کەنیشکەکانم وەکو خۆم بیپارێزن وەکو خۆم خۆشیان گەرەکوێ تەفروتونای نەکەن چونکە بەڕاستی ئەم شتانە زۆر ناڕەحەت دەستم کەوتووە